من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردگاری باڵادەستی جیهانیان، سڵاوتان لێبێ خێرخوازان و بینەرانی بەڕێز، شاد و کامەرانی لە ئەڵقەی کوێنەی بەرنامەی بەخشین لە ماڵێکی هەژاری بێخانە و لانە لە شاری هەولێر بێەوە شاد دەبینەوە. ئومێد دەکەین هەر بەرنامێک ئێوەی خێرخواز و بەخشندە و دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان هاوکار و هاودەممان بن بۆ ئەوەی هەژاران و نەداران لە مەینەتی ژیان و لە گرفت و ناڕەحەتی و ناخۆشەکانیان کەم بکەینەوە و خەندە تۆراوەکانیان بۆ بگەڕێنەوە و فرمێسک و ناهەمواری و دژواری ژیانیان بۆ کەم بکەینەوە. لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی بەخشین لە شاری هەولێر ئەمانەوێت ئەم خانەوادە بێباوکەتان پێ بناسێنین، بابزانانی ژیان و گوزەرانیان چۆنە، شەوڕۆژ چۆن بەڕێەکەن، تا چەند لە گرفتاری و ناڕەحەتی و ناخۆشی ژیان شەو ڕۆژ بەڕێەکەن. ئەمانەوێت لە ئەڵقەی ئەم جارەماندا بە هاوکاری و دڵسۆزەکانی ئێوە، بە بەخشندەی و سەخاوەتی ئێوە دەروی خێر لەم ماڵە بکەینەوە و ئەوەی کە گرفت و ناڕەحەتی و ناهەمواریان هەیە بۆیان چارەسەر بکەین و بە هاوکاریەکانتان ژیانیان لە مەترسی ڕزگار بکەین. چەند ساتێک لەگەڵمانە. ناوپەروینە 4 منداڵیەتیم هەیە بێبابن رابیان نەمایە بەڕاستی ژیانمان ناخۆشە ژیانمان نییە منداڵەکان داوای هەموو شتێکم لێ دەکەن نیمە بۆیان بکڕم خوای جاروایە دەست لە مەکتەبێ دەڵێندا منداڵی خەڵکی هەمووی جەنتەیان جوانە من نیتمان نیتم وەچی نەمبیتن لە چێ لێیان بینم ئەو کوڕی گەورەم نییە کاسب کارم نییە ئەوم گەورەیە بەچ لێیان بکڕم خەڵک ئیشیش دەکاتن پێڕاناگەم کاسب کاریشم نییە و کرێچیشم 4 منداڵی هەتیوم هەیە هەمویان گچکەنە 2 شیرە خۆرەیە 7 بەچ پێڕاناگەم مەعاشەکەمان ئیتی ئەو هەمان نییە لە ڕێی خێرخوازان بەڕێوە دەچین ژیانمان نییە بەڕاستی خۆشە. چەند ساڵە باوکیان نەمەوە؟ ئەو لۆ نزیکەی 2 ساڵ دەبیتن بابیان لەم ڕێخوای کردیە ژیانمان نەمایە بەڕاستی خانوتان هەبوو ژیانتان خۆش بوو؟ ناوەڵا هەرەوە کرێتی بوون بەس باشتر بوو لە بەرەوەی بابیان ئیشی دەکرد پێوەی دیار نەبوو بەس ئێستا ئیش کەرمان نییە کاسب کارمان نییە ئیشمان لۆ بکاتن چامان لە دەرکەیە بەخوا جاروایەوە هادا دەنیشین تەماشای دەرکەی دەکەین دەڵێن یەکێک لە دەرکەی بداتن شتێکمان لۆ بینی هەمومان غار دەدەین دەڵێن بەشکەمێکە شتێکی لەمان هی نابیتن ژیانمان نییە کەسمان نییە ئەوها پێوەی بەڕێوە بچین بابم جەڵتە لێدایە 2 برام هەیە برایەکانیشم ژن و ماڵ منداڵی خۆیان هەیە پێڕاناگەن یارمەتی من بدەن کەسمان نییە بێ کەسی بەخوا 4 منداڵی مامیان نییە ناوەڵە مامیان نییە تاقانەی 4 خوشتی بوو داکو بابیشی نەمایە باوکی مناڵەکان تاقانەی 4 خوشتی بوو بەڵێ تاقانەی 4 خوشتی بوو خەسوم نەمایە غەزورم نەمایە بابم جەڵتە لێدایە پێیان ناکرێتن ئەوەی لە دەستیان بێلۆم دەکەم بەس پێیان ناکرێت بابم جەڵتە لێدایە ئەوانیش کرێتچینە ناتوان یارمەتی من بدەن بەڕاستی خۆشە. دادە چۆن شەوڕۆژ بەڕێەکەن چۆن ژیان بەڕێەکەن هەر چاوەڕێی دەستی خێرخواز دەکەن؟ ئەرۆڵار چاوەڕێی دەستی خێرخواز دەکەین بەخوا تەماشای دەرکەی دەکەین دەڵێن بەشکەمێکە شتێکی لۆمانی نابیتن تەماشای خەڵکی دەکەین داڵەکان دەڵێداوا بەهارە لۆ ناچینە دەرێ خەڵک هەموو چیتە دەرێ ئێدەگۆ چی نەبیتن بە چ بچینە دەرێ کەسمان نییە خوا 4 منداڵم هەیە کەس شک نابم داوای سەفرە و ئەوانە لێ دەکەن؟ ئەرۆڵە داوای سەفرەم لێ دەکەن داوای هەموو شتێکم لێ دەکەن بەس ئەگە نەبیتن چ بکەم دەسەڵاتی منی تێدا نییە زۆر شکرین بە بەشی خوای
خۆم جاروایەوە نازانم دەگریم دەلێدا ئەلو دەگری دەلمەگەم میش حەزم لێ بووتان بەمە دەری حەزم لێ دڵتان خۆشکەم بە زەگە نەبیتن بەچە ئەوانە جێگە من دادەنیشن دەگرێن ژیانمان نییە بەڕاستی خۆشە هیچمان نییە جاروایە خواردنی سێ ڕۆژی گەرم دەکەینەوە بەخوای دەخۆین ئەگە نەبیتن چ بکەین ئەوم شیرە خۆرەیە ئەوە مەر شیرە خۆرەیە پێ ڕناگەم بە هیچ ڕناگەم ئەوانەیە دەستنە مەکتەب بەخوا جاروایە پارەم پێ بیان دەمێ لۆ مەکتەبێش مامۆستایەکان پاریان دەدەنێ 250 500 بیتن دیان دەنێ کاتێکە ڕۆم بۆ مەکتەب پارە نادێ بە دڵشکاوی دەڕۆن ئەروەڵە دەلێدا پارەت پێقەی ناکەگە پێت نییە دەڕۆین یانیوانش ڕاهاتوون کە ئەوە بوون ئەزانن ئەروەڵە بێ پارە بوونە دەزانن ئەروەڵە هەم شتێکی دەزانن فام دەکەن زەگە نەبیتن بەخوا ڕۆژێکە نەمان بیتن لە ماڵێەوە دانیشن کرێت چینە دەبینێ ئاسابخان دەلێ بڕۆ بارکە ئەو ڕۆژە لە هەموو ڕۆژێکی گەورەترە لۆمان دەلێ بڕۆ بە بارکە لە خانیان بڕۆ هەم کەسە خانیشمان ناداتێ بەکرێ بەخوای دەلێ بێوە ژنی چار منداڵیەتی وتێ ئەم خانی نادەین نامان دەنێ دەلێ کرێت پێ نادرێتن ناوەڵە دەلێ کرێت پێ نادرێن بە خۆم خێرومەند کرێ خانیم لۆ دەدەن بە خێرومەندی بەڕێوە دەچم کە دەلم خێرومەند لۆم دەدەن یەکسە دەلێتن لی دەگەڕێن ئەروەڵا دەلێتن خانەکەی دەفرۆشیان دەلێ بەکرێماندایە نامان دەنێ ئەروەڵا چەند جار چوومە لۆ خانی لە خانیان دەرکردیمە گوتی بە خۆم دێمەوە نای لە چەند جار چوتمە خانیم دیتیتەوە نیان دایکمێ بەکرێ بەخۆی ناوڵە ژیانمان هیچ خۆش نییە ژیانمان هەمووی ڕەزالەتە بەخواشەوانەوە دەخێنە چار دەورەی دیواری دادەنیشین منداڵەکان دادەنیشی دەلێدا ئەگە بابمان بمابایە سە ژیانمان خۆش بوو دەبابمان بمابا خەڵک بابی ئێمە نیتمان دستانتان چۆن بەڕێ کرد بەخوا دستانی کومان بەڕێ کردی هەمووی بە دەردەسەریمان بەڕێ کردیە بەخوا سۆبمان کوشاندی تۆ گوتیمان با نەفتمان بەش بکاتن دوای ئەو منداڵانەمان سەرمای دەبیتن سۆبمان کەس کردێشان هاندیان دەکوژێنینەوە کەسکەزی دەکەن بە ڕۆژ دەلێن بەرەوەڵە هەمووی ئەو دستانە ڕۆیشت و هات هەمووی نەخۆش بوون ئەرە بەخوا هەمووی نەخۆش بوون نێساژەوەش نەخۆشە کۆخەی لێیە خوانیتمان ببێنن خەستەخانە و دکتۆر و سەیدە لێ پێ بکەم ناوڵە ژیانمان هیچ خۆش نییە ژیانمان هەمووی ڕەزالەتە جاروایە نەفتە سۆبەی پێ ناکەن سەرمامان دەبیتن داکەم دەلێتن بابەشمان بکاتن نەفتی جاروایە سەرمامان دەبیتن سۆبەی پێ ناکەین نەفتمان بەش بکاتن جاروایە نانمان نییە بیکڕن نانمان نییە بیکڕن داکەم دەلێمدایە نانمانەیە داکەم دەلێتن بەم بخەوە با سبێنێ لە بۆتان نانتان دەدەمێ بە برسیتی دەنووی جاروایە بە برسیەتی دەنوون بەخوا دەریان کردیمە لە سەکرێخانی گوتی ئەمش کرێتی ماگەر کرێخانی پێ نادرێ بارکە جاو خێرومەندە خوای گەورە لۆمنی نردیە ئەو کرێخانی من دەداتن خوا لێ ڕازی بی ئەمەی ستر کردێ خوا ستریکە یا ڕەبی دەنەدەی بەخوا لە دەرکەکان دانیش باینە کرێخانیمان پێ نادرێ بەڕاستی ناوڵە دەبای لە دەرکەکان کرد کەسیش ڕاشمان ناگری بەخۆ بە چار منداڵەوە ڕاشمان ناگرن بەخوای ناوەڵە ڕاشمان ناگرن ئەو منداڵانم هەمووی بە دەردەسەری بەخێو دەکەم چار منداڵی بچکە بەچ بەخێو دەکرێت هیچت نەبیتم کاسبکەرت نەبیتم لە دوینتە زۆرێ کەست نەبی یارمەتیت بداتن منداڵەکان داوای مشتەکەم لێ دەکەن دەلدا ئەمەش حەزمان لێ بچنە سەفرەی بچنە دەرێ بەخوا لە چار دەورە دیواری دادەنیشی نەخواگەم لیشکەچی بکڕین بەشی سێ جوعمان دەکا بەخوانە ناسەلاجی دادنی دەڵێن با بەشمان بکاتن منداڵەکان جار وایە بەخوا میشکم لێنە ناجار وای مەحکەرۆنیم دایتنیە بەخوای بەخوا سێ جەم دەکەینە دوو جەم بەخوای دەڵێن با بەشمان بکاتن بەخوای ژیانمان نییە هیچ ژیانمان نییە دڵ نەناو دەستمە دەڵێم خوایە ئەو ساحبخانە نەلێ بڕۆ بارکە لە بەروی کەس خانیم ناداتێ کەس خانیمان ناداتێ کە دەزانی بێوەژنی دەڵم خێرمەند کرێ خانی و دە بەخوا کەس ناداتن
زۆر جار ئەو هەڵدەستندا برسیمانەتمانەیە بخۆین لەلم بنم کوڕم سبێنە شتانۆ دەکڕم سبێنێ خواردنتان دەدەمێ ئەوا دەنونەوە بە برسێتی بەخوای بەخوا شتیری خەستەخانەی دەخواتن بەخوانیتم لۆی بکڕم بەخوای ئەوە شیری بای چی سم دەدایە دەی خوارد مایدەی تەسکە ئەمەلیاتی دەویست دکتۆر شیرە چیلۆدانایە دەبێ شیرێ بخواتن دەنا پێی ناکەوی دەڕشێتەوە ئەو شیرەی دەدەمێ ئەو شیرەی دەدەمەویش پارەم نییە بەخوا بە 10,000 بە 9,000 بە 8,000 جاروایە دەکڕم لۆی نیتم بکڕم بەخوای بەخوا نیتم بیدەمێ خوا جاروایە ئەوە کوتێکی دەدەمە خەڵکی دەلم تخوا لەو خێرەی لە خۆتان بکەن لەو شیرم لۆ بکڕن خوا برادرێکی برایەکەم هەیە ئەو شیرەکەی لۆ دەکڕیتن دەنام شیرم پێ ناکڕێ بەوەندەی ژیانیانیز نییە بەخوای خوا دوم دەستنە مەکتەبێ هەردووچیان دا قەڵەممان دەوێت دا دەفتەرمان نەمایە دا دەفتەرمان دڕایە لۆمان بکڕە مامۆستا گوتیتی بەرجی کتابتان بکەن دەم کوڕم پێی بلێتن نیتمان بەرجی کتابی لۆ بکڕین پێ بلێ جارە چکە بەخوای ئەگەر نەبیتن چیان لێ بکەم من دەمانەوێت حەلکی خاڵکەوەمان لە خانی حەلەکە حەزوک و بەرگتوانمان حەلەکە باسکی حەلکی عەباس مامەریتە عن مكتبه عن تاكنا عبارة بين عدار وحمام الصايا كان ومندنا عبين فاتو سبن زاي حبايبش ما مرتي عايش أنا عدل حلقي أو ماني عدل طا حلقي خلقي جوان ماني بي بعد أنا بي هسه أنا جاتها كتان جوان بعد أنا بي تايبي وبي نيتا نعم هدار وهدا بسم خمي أخوة أمش على دو حخمي أخوينها لا بس خمي أخويتو أنا برجو حداك مدقري أمش خمي أخوة يعني داك دقري أتوش دقري هدار وحمام مستايا كان بينصفات ما عندداني داوکارم لە خێرخوازانەیە کە یارمەتیمان بدەن دەستێکی یارمەتیمان بۆ ڕاکێشن ژیانمان کوڤێر وەختی دەیبینن جار وایە دەچینە مەکتەبێ پارەمان پێ نییە مامۆستاکان پارەمان دەدەنێ جاری وایە 250-500مان دەدەنێ جڵتای یەک هەفتە کرد دەبیتن جڵتامان کەون بووە جڵتامانی چەندی مانگەک دەبیتن پێمە لە کەنجەوە جەڵتایەکەون بووە پێمە جار وایە مامۆستاکانم پارەمان دەدەنێ 250-500 داکم جاری وایە ئەمە خەومە لێکە تێداکم جار وایە بەبێ دەنگی دەگریەکن لە بنجێ ئەمە ئاگامان لێ نییە من لە بنجێ لە دوو داکم دەگریێمەوە هەمووان لە داکم دەگریێنەوە خەمی دەخۆن بۆچی خەمی دەخۆن لەبەوەی داکەم خەمی دەخواتن دەلێتن خەڵە خانی خۆیان هەیە ئەمەش حەزمانەیەوەچی خەڵکی خانی خۆمان نەبی جلک و بەرگی جوانمان نەبی خێرتان دەگاتێ ئەگەر دەستەکی یارمەتیمان بۆ ڕاکێشن حەزمان لێیە خانی خۆمان نەبی جلک و بەرگی جوانمان نەبی حەزمان لێ دڵمان خۆش بوێتی خەڵکی زاروایە بەداکەم دلمدا بدن برادرەکان جلک و بەرگی جوانیان هەیە جەڵتای جوانیان هەیە ئەمن نیتم دلمدایە لۆم بکڕە داکەم دەلێتن وەختی نەمبیتن لەکوێ بینم کەلوپەل و ئەشای ناماڵ پێویست ئەبینی شتێکی ئەوتۆت نییە کە شتێکی تازە بێ و دڵخۆشکەر بێ بەخوا هەرەوەندەم هەیە ئەوەی بە چای خۆتان دەبینن هەرەوەندەم هەیە هیچ کەمان نییە ئەوەی
تەماشا دەکەن هەرەوەیە ئەوانیشی ئێستا نییە لە مێژەیە لەوەتی پیاوەکەم مابوو ئەوانەمان هەیە هەتاکو ئیستا نەیچنەکە کەمی کردێ نەزیادیشی کردێ بەڵکو فرۆشتیش دم لە بەرەوەی جلوبەرگم لەو منداڵان پێکڕێ کەوەنتەرمە بەخوا فرۆشتم لەو جرک و بەرجی گوتیاندا ئەمەش دڵکمان دەوێ نەورۆزە کەوەنتەر فرۆشتی لەو جرچی لەو منداڵان خەڵک دەیانەوێ خەڵکەیتی ئەمەژنێت گوتیان دەبی نەورۆز چبیتن ئەمەش دەمانێ گوتم بە باشە کوڕم لە ئەوە جلکم لەتان کڕی چوومە بەخوا کەوەنتەری ماڵێن فرۆشتی لەو جرچی لەو منداڵان دەلێدالی ناچینە دەرێ دەڵم کوڕم لەگە چێ بچینە دەرێ چ بکەین لە دەرێ هەرەوەڵەوە ژیانمانە ژیانمان نییە کانتۆرەکەم شکایە ناوەڵە تەباقەکەم یە دەچی نەمایە چاوە گەورەکەیش هیچ ناکاتن بەخوای ئەوەتەوەژ ماڵەکەمەکەی موبەریدە لۆ هاوینێ بەخوای موبەریدەکەشم بە کەڵک نایەتن بەردەکەشم لۆ هاوینە دەبی جاروایە هەر لە خۆیەوە تەقەتەقەچی دێتن جێژت دەکاتن لۆ هاوینێ پانکە کشمان نییە بەخوای چمان ئەوەی دەبینێرەوە بە چای خۆتە ژیانمان نییە هەر لە دەردەسەرینە هەموو ڕۆژێ بەخوا بە گریان بە ناڵە ناڵ شەواندن و ئەوانە لە منداڵەکانم نازان بە ناڵە ناڵدن لە گریم دەڵم خوایە تو دەرکەچی بە خێری خۆتمان لێ بکە و قاپێکی بە ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە خوادا لە خێرخوازان دەکەین یارمەتیمان دێ دەستێک چاوکاریمان لۆ درێژکەن بەقەی توانای خۆیان خانێک بیتن شتێک بیتن لۆمان بکەن هەندێک لە خەمەکانمان کەم بکەنەوە داواکاری لە خێرخوازان شتێکمان لۆ بکەن خێریان دەگاتێ بەخوای خوا پاداشیان بداتن لە دنیا و لە قەیامەتی خوا سەربەرزیان بکاتن یا ڕەبی داواکارم لە خێرخوازان خانێکمان لۆ بکەن بەزنە ناوی بە خۆم و منداڵەکانم ستر بینە ناوی کرێتی بەخوا لۆمە دەرنانی هەموو ڕۆژێ هەر کرێتی لە خانێکی بینە ڕۆژ لە خانێکی بین کەس خانیمان ناداتێ ژیانمان ناخۆشە ژیانمان نییە حەزمان لێیە ئەوچ خەڵکی ئەمەش خانێکمان نەبێت بەخۆ منداڵەکانم سەر بنینەوە هەموو ژیانی خۆم بە قوربانی منداڵەکان دەکەم کەسم نییە لە منداڵەکانم زیاتر داواکارم لە خێرخوازان یارمەتیمان بدەن خێریان دەگاتێ ئەو منداڵە هەتیوانە دڵی ئەو منداڵە هەتیوانم خۆش بکەن خێریان دەگاتێ خوا پاداشتیان بداتەوە خوا سەربەرزی دنیا قیامەتیان بکە ئینشەڵڵا داواکارم لە خێرخوازان هەیە خانێکمان بۆ بکەن وەچی عالەمێ دڵمان خۆش بیتن خانی خۆمان نەبیت و دڵمان خۆش بیتن باخەم ئەو خەمانەمان بڕواتن بخشين. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين وصحبه أجمعين. برایانی مسلمان بینەرانی خۆشەویست و بیسەرانی بەڕێز شوێن کەوتوانی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم ئێستا ئێمە لە خزمەتی خانەوادەیەکی بەڕێز و سەنگینداین خوشکێکی باوەڕداری خۆماندا لە خزمەتی 4 منداڵی چاوگەشی بێباوکداین لە کاتێکە کە ئەمانە پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لێبێ صلی الله عليه وسلم دەفەرمیە ئەنە وەکافیل اليەتیمی هاکەذا فی الجەنە ئەمن و ئەو کەسەی کە دەبێتە سەرپەرشتیاری بێباوکان لە بەهەشتی خوای پەروەردیگارە بەم شێوازەینە دەی ئێمە وەکو باوەڕدارێک وەکو مسلمانێک با بزانین لە بۆ ئەم خانەوادە بەڕێزە لە بۆ ئەم خوشکە باوەڕدارەمان لە بۆ ئەم دوو کوڕە گەنج و ئەم دوو کچە خنجیلانەیە بزانین چیمان پێدەکرێتن ئێوەی بەڕێز لە خزمەتی پێغەمبەری خوادا سەلات و سەلامی خوای لەسەر بێ بە ماڵ و سەروەت و سامانی خۆتانەوە ئەم خوشکە باوەڕدارە خوشکێکی ئێمەیە و لێی قەوماوە باوکی ئەم منداڵانە زوڵمێکی گەورەی لێ کراوە لەبەر ئەوە هانایان لە بۆ ئێوەی خواپێدا و ئێوەی مسلمان و ئێوەی بەڕێز هێناوە بێنە بەرچاوی خۆتانەوە ئەم خوشکەی ئێمە کە 4 منداڵی گچکەی هەیە کە لە شەوێکە لە تاریکایی شەودا کە بەسەر داهات ئەبێ ژیانی ئەمانە لە خانوویەکی کرێچیدا چۆن بێتن بۆیە بەڕاستی پێویستمان پێیە بەوەی کە هاوڕیان لێ بدەینەوە لە ڕێگای ئەم بەرنامە جوانەوە لە ڕێگای ئەم بەرنامە بەڕێزەوە کە بەڕاستی سەدان ماڵی و سەدان بێباوک و هەزاران بێباوکی ئەوهای بەسەر کردووەتەوە و خەندەی خستووەتە سەر لێوەکانیان ئەم جارش بەهانای ئەم خانەوادە بەڕێزەوە بێن و
بۆ ئەوەی بتوانین ڕزگاریان کەین هیچ نەبێت کەمێک لە خەم و ناسۆر و خەفەتەکانیان کەم کەینەوە ڕزگاریان بکەین لە خانووی کرێچیە لەوەی کە خاوەنی خانوویەک ئێواران نەیا و لە دەرگای ماڵەکەیان نەدا و سەرمانگان بڵێتن کوا کرێکەم و ئەم خوشکە بە ڕێزەی ئێمەش بەڕاستی خۆ کەسێکی نییە و منداڵەکانیشی ساوایە و کەسێک نییە باوکێکی هەیە کە جەڵتەی لێداوە و نەخۆشە بەڕاستی مێردەکەشی کە ڕۆشتووە و نەماوە تاقانەی باوک و دایکی بۆت و ئەویش کەسی بەڕاستی نییە برایەکی مامێکیان هەبێ کەسێک هاوکاریانکە دەی ئێمە ئەمڕۆکە بووینەتە بەڕاستی کە سوکاری ئەم عایلەیە با هەمومان پێکەوە ئێمە بە قسەکانمان ئێوە بە ماڵ و سەروەت و سامانەکانتان با ببین بە سێبەری سەری ئەم چوار بێباوکە ئەم چوار نازدارە ئەم چوار منداڵە ساوا جوانە لە بۆ ئەوەی ناخۆشیەکانیان کەمکەینەوە بتوانین بە جوهد و توانای هەموو لایەک بەڕاستی خانوویەکی خنجیلانە لە جێگایەک بۆیان دابین بکرێتن بەڕاستی خوای گەورە ئەجر و پاداشتی هەموو لایەکتان بداتەوە و ئەو بەرنامەیەش ئەو برانی کە لەم بەرنامەیەدا کە ماندوونە کە هاوکار دەکەن کە کار دەکەن تێیدا خوای پەروەردیگار ئەوانیش ئەدال عەلى الخەیری کە فاعلیه هەمومان پێکەوە هەمویان بکاتە ڕەفیقی پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم لە کۆتاییدا پێتان دەڵێم توخوا ئەو خوشکە باوەڕداری خۆتان بە تەنیا لە خانوویەکی کرێچی ساردی بلۆکێکی ڕقا مەهێڵنەوە هانای بۆ ئێوە هێناوە هانای بۆ مسلمانان هانای لە بۆ ئێوەی برای خۆی هێناوە لە بۆ دەوڵەمەندان و خواپێداوەکان هێناوە بە خۆی و چوار منداڵی ساواوە بە خۆی و چوار منداڵی بێکەسەوە هاتوونەتە دەرگای ئێوە دەرگایان لێ بکەنەوە بەشتم خوای گەورە دەرگاکانی خۆیتان لێ بکاتەوە خوای پەروەردیگار دەرگای خۆی لە هەموو لایەکمان بکاتەوە دەرگاکانی بەهەشت واللهی ئەوەی کە لە لای ئێوەیە هەمووی دەڕاو دەفەوتیە بەڵام ئەوەی کە بە لەبوو ئەو چوار بێباوکەی سەرفەکەن هەمووی لە لای خوای پەروەردیگار خەزم کراوە و هەڵگیراوە ومن ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو زۆر جار ئێمە گلەی لە ژیانی خۆمان دەکەین کار و کەسابەت دەکەین یاخود موچەیەکمان هەیە زۆر جار چەند کەسێک لە ماڵێک خاوەن موچەن و کارەکەن ئەڵەن کرێ خانومان بۆ نادرێ ئەڵەن ژیان قورس بووە بەڵام بێنە بەرچاوی خۆتان خوشکێکی بەڕێزمان خاوەن چوار منداڵی بێنازی بێکار و کەسابەت بێ موچەی مانگانە بێ ئەوەی مانگانە چاوەڕێ ئەوە بکە موچەکەی وەگرێ ئەگەر کەمیش بێ بێ ئەوەی بیر لەوە بکاتەوە ئاخو سەری مانگ کاسبکارەکەی موچەکەی بۆ دابین دەکات و کرێی خانووی بۆ ئەدرێ و یاخود هیچ نەبێت ژیانی شەو ڕۆژی بە ئاسوودەیی بەڕێئەکات ئەبێت ژیانێک بێت کە تۆ لە خانوویەکدا کرێکی بێت و خانوویەکی بەم شێوازە و منداڵەکان داوای پارە بکەن و داوای جانتا بکەن و داوای جلی جوان بکەن و داوا بکەن کە چۆن خەڵک دڵی خۆشاچێ بۆ سەفرە و سەیران ئەوانیش بچن بەڵام کاتێک دایکەکە سەیری گیرفانی خۆیەکات سەیری ماڵە سارد و سۆڕەکەیەکات سەیری سفرە بێنازەکەیان دەکات ئەبێت چۆن دڵێ منداڵانە خۆش بکات و چۆن وەڵامیان بداتەوە و دوای وەڵامدانەوەکان تا چەند لەسەر دڵی ئەم خوشکەمان قورس بێت کە منداڵەکانی وەک منداڵەکانی تر جلوبەرگیان نییە و نازیان نییە و ناسنە دەرەوە و سەفرە ناکەن و گەڕان ناکەن و بێکەسن ئومێد دەکەین ئەم خوشکە بەڕێزەشمان لەگەڵ ئەم چوار منداڵە بێنازە دڵخۆش بکەین و لە کرێچێتی ڕزگاریان بکەین و وەکو ماڵەکانی تر تۆزێک ئاسۆیەک ببین و دڵیان خۆش بێت ئێمە لە بەرنامەی بەخشینەوە خزمەتکاری هەژاران و نەدارانی لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی
ئەم ماڵەش بایەکێک بێت لەو ماڵانێکەوە یەک دوو مانگی تر وەکو ماڵەکانی تر دڵیان خۆش بکەین و ئاسوودەیان بکەین و بیانکەینە خاونە خانووی خۆیان. چاوەڕوانی هاوکارەکانی ئەوەی بەڕێز و خۆشەویستین بۆ دڵخۆشکردنی ئەم منداڵە بێ باوکانە و ڕزگارکردنیان لەو هەموو مەینەتی ژیان. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 11 1970 961 1950 723 25 55. ئەم جارش بەرنامەی بەخشین بە هاوکاری و کۆمەچی و دەستگیرۆیەکانی ئێوە لە دەڤەری گەرمیان توانی لە پرۆژەیەکی نایەبدا منداڵانی بێباوک و سەرپەرشتارانیان دڵخۆش بکات. بەرنامەی بەخشین بە هاوکاری ڕێکخراوی سۆس لە ماوەی چەند ڕۆژێکدا توانی سەرپەرشتارانی منداڵانی بێباوک دڵخۆش بکات و فێری خەیاتیان بکات. بابزانین لەم خولەدا چی فێربوون و هاوکاری و کۆمەچەکانی ئێوە تازەن شوێن و خۆی گرتووە. چەند ساتێک لەگەڵمانە بن. من خاوەنی دوو مناڵی بێباوکم لە لادێوە هاتوومە دە ڕۆژە بەرنامەی بەخشین ڕێکخراوی سۆز دە ڕۆژە خولێکیان بۆ ماکرێتەوە توانیمانە ئیسفادەی لێ بکەین فێربینە پێش وایە جلی خۆمان جلی مناڵمان ببرایە بۆ لای خەیات چەند ڕۆژێ چاوەڕێمان بکردایە بەس ئێستا لەخوا بەزیایە خۆمان فێربینە بەم دە ڕۆژە ئیسفادێکی زۆرم لێکردا بۆ مناڵەکان ئەیدورم بۆ خۆمەی دوورم فێربوومە. وەڵای جلی کوردیم بۆ نەورۆز بۆ مناڵەکانم حالین دووریە داوایان کردا جلی کوردیم بۆ مناڵەکان دووریە مەکسیم بۆ خۆم دووریوە پێی فێر بوومە زۆر زۆر باشە لەخوا بەزیابێت دە ڕۆژە ئیسفادەی باشمان لێ کردووە. زۆر زۆر دەستخۆشیشیان لێکەین مەکینەکەمانە دەنێ و زۆر زۆر باشە و ئێمە لە ماڵەوە توانین ئیشی بۆ خۆمان پێ بکەین نەماندنێ ناتوانین فێربین بە باشی بەس دەستخۆشیشیان لێکەین مەکینەکەمان دێن لە بەدان بەخشین دەستیان خۆش بێ و خوای گەورە پشت و پەنایان بێ و بتوانن هەر لەسەر ئەم ڕێکخراوە بمێنێن خوای گەورە بخاتە بەر قیامەتیان و دەستخۆشیان لێکەین. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان خوای گیان سەرکەوتوو بوون خوای گیان یارمەتیتاندا کە یاوە یارمەتی ئێمەتاندا خوای گەورە لێتان ڕازی وێ خوای گەورە سەربەرزتان کە خوای گەورە نمونەتان زیاتر بکات خوای گەورە ئیتر ئێمە نازانم بێژین چی یعنی زۆر زۆر باشن بۆ ئێمە لەخوا بەزیاوێ فێری خەیاتی بووین بۆ ئەم هاوکاری ئێمە کە کردتان لەخوا بەزیایە باشتر فێر بووین باشتریش ئەزانین چاکتریش ئەزانین حەمد و سەنا بۆ خوا لێتان ڕازی وێت مامۆستا فێری یەلەکی کردین فێری مەکسی کردین فێری ئەوانەی کردین کە ئیتر ئێمە پێویستمان پێی بوو ئێمە بزانین لەخوا بەزای شتەکانمان درویە و هاوردمانە و ئیتر عیبیانەوە و لە دەستی ڕازین و خوای گەورە لێ ڕازی وێت لەخوا بەزای من لە ماوەی ئەم هەشت ڕۆژە یەلەک و کەوا و مەکسی و کراسی کوردی ئەمان مەکشتی درویە حەمد و سەنا بۆ خوا عیبیشینەوە خوای گەورە لەو مامۆستایشە ڕازی وێ کە ئێمەی فێری ئەمانە کرد لەخوا بەزای مامۆستاگیان ئێمەی سەکێ ئەگەر مەکینەکان نەبوایە ئەبووە خەیاتیمان بردایە بۆ خەڵک گرانتر بۆ ئەدنی پارچەکە بەڵێ هەرزانە بەس خەیاتیەکەمان زۆر گرانە ئێمە ناتوانین بژێوی ئەوە بۆینە ڕێوە کە پارچەکەی بچین و خەیاتیەکەیش بدەین لەبەرەوە ناتوانین کەم دەرامەتی ینی توانێ ئەومانە نییە لەخوا بەزای سەکێ مەکینەکەی هەم خەیاتیەکەیشی پێکەین بۆ خۆمان و هەم شتەکەیشی پێدنی ئەو پارەی کە ئەدەینە خەیاتیەکە ئەمێنێت و بۆ خۆمان خەیاتیەکەی پێ ئەەکەین حەمد و سەنا بۆ خوا زۆر باشە لەخوا بەزای پرۆژەکان زۆر جوانە عیبینە خوای گەورە سەرکەوتویان کا نمونەیان زیاتر بکات سەرەتا بە خێراتنی بەرنامەی بەخشینەکەم زۆر سپاسانەکەین بۆ دەفەتە جوانە بە ئێمەتان بەخشی ئێمە سپاس بۆ خوا من یەکیان خۆم دایکی هەتی بووم و خەیاتی مناڵەکانم بەخێو کردووە چەند ساڵە ئیتر مناڵەکانم هەتی بووە و جۆرە بەخێیانم کردووە ئیسای سپاس بۆ خوا ئەم ژنانە هاتین بۆ خولی خەیاتی من خۆم فێرەیانم کردووە ژنی وامانە بووە نەیتوانیم مەقەسەکە بگرێتە دەستەوە ئیسا سپاس بۆ خوا ئیسا ماشەکانیان درویوە و جلی کوردی و مەکسی و کەوا و یەلەک و هەموو شتێکیان درویوە و زۆر سپاسی ئەو خێرخوازانیچە ئەەکەین ئەم مەکینایانە هاوردە بۆ دایکی هەتیوەکان
فێرەیان ئەەکەن و فێرە بوونە و ئیسا لە بۆ خۆیان خەیاتیەکەن و بژێوی ژیانی خۆیان دەرەکەن زۆر باشن ئیسا لە خواوە زیایە عیبیان نییە ئەگەر هەر کەم و کەسرێکیشیان بێت لەمە بەر دوا بینیەکەن خاصیەکەنەوە خۆیان چاکیەکەنەوە بزان چۆن نینیانەوی سەرەتا هەموو کەسی هەروایە لە ئەوەڵیوە کەمەکەمە فێرەوە بێ باشەوێت لە دوایە کچی فێرەوە ئیشەڵا بژێوی ژیانی خۆیان پێ دەرەکەن و من خۆم بژێوی ژیانی خۆم هەتیوەکان و بە خەیاتی گەورە کردووە لەسەر مەکسی لەسەر جلی کوردی کەوایە لەک کراس لەسەر جبە ئەوەی حیجاب و چت لەسەر ئەوانە کچی ڕایانیان پێ کردوون لە هەموو جۆرەکان دووریوە لە خواوە زیایە نمونونەکانیان زۆر چاکە ئیشەڵا نمونەیان هەر بەرزێ و نمونەی ئەو خەیرخوازانیشە بەرزێ و ئیشەڵا داوایان لێ ئەەکەین خوای گەورە لەمە زیاتر پێشتر بدەن و بەرهەمەکانیان زیاتر ڕەحمکەن و مسڵمانان و دایکی هەتیوەکان بسم الله الرحمن الرحیم ئێمە وەکو ڕێکخراوی سۆز سوپاسی بەرنامەی بەخشین ئەەکەین کە توانیمان لە درێژەی کار و چالاکیەکانمانە خولێکی ئاوەها بکەینەوە بۆ دایکی نازداران کە بتوانن بۆ خۆیان فێری مەهنەیەک بن کە وش مەهنەی درومانیە کە کارێکی زۆر سەرەکیە بۆ دایکی نازدارەکان بتوانن ئینشاءالله ئەمەلمان هەیە لە داهاتووە کاری پێ بکەن هەم بۆ خۆیان هەم بژێنی ژیانی خۆیانی پێدابین بکەن و سوپاس بۆخوا لە ماوەی ئەم دەڕۆژە ئەتوانین بڵێن سوپاس بۆخوا سوودێکی باشیان بینیوە ئەو جلوبەرگانە هەمووی نمونەی دەستی ئەوانە سوپاس بۆخوا جێی دڵخۆشیە من زۆر سوپاسی بەرنامەی بەخشینەکەم کە داواکەی ئێمەیان پەسەند کرد و هاتنە دەمان و ئەو مەکینانیان بۆ دابین کردین و بەڕاستی دایکی نازارەکانیان دایکی هەتیوەکان دوین زۆر دڵیان پێخۆشەوە زۆر دوعای خێریان هەیە خوای گەورە پاداشتی خێری ئەو کەسانە بنووسێ کە هاوکاری بەرنامەی بەخشین ئەکەن و بەردەوام ئەگەر بە پارێکی کەمیش بێ بەردەوامن لە بەخشینەکانیان بەردەوامن بۆ پەرەپێدان و گەشەکردنی بەرنامەی بەخشین خوای گەورە سەرکەوتویان کاوە بەرەکەت بخاتە ماڵ و سامانیان و ئینشاءالله من هیوادارم ئینشاءالله بەرنامەی بەخشین ئەم جۆرە کارانە و ئەم جۆرە پرۆژانە هەمیشە پەسەند کاوە هەمیشە بڕوا بەدەمیان و ئینشاءالله من لە دوعای خێر و دڵخۆشیم زیاتر ینی هیچم نییە بۆ بەرنامەی بەخشین هیوادارم سەرکەوتوو بێەوە هیوادارم بەردەوام بێ ئینشاءالله وەخوای گەورە بزەی پێکەنینی ئەو مناڵە نازارانە ئینشاءالله بکاتە خەزیانەی سەرچاکەکانیان ئینشاءالله ئێمە ئینشاءالله الحەمدلله توانیمان چل دایکی نازدار واتە چل خێزان سوودبند من لەم پرۆژە و بێجگە ئەوەش ئێمە ئەو خەیاتەی کە هاوردمان ئەو مامۆستایە کە هاوردمان هەردوو خەیاتەکەەوە هەردوو مامۆستاکە ئەوانیش دایکی هەتیون ئێمە زیاتر حەزمان کرد ئەوانەی کە پێویستیان پێێتی و ئەوانەی کە ئەتوانن سوود بگەێنن توانیمان ئەو دوو ئافرەتە سواز بەخوا دوو ئافرەتی زۆر بەتوانان وەجێ دەستیان دیارە توانیان ئەم خوشکانە فێر بکەن بە جوانترین شێوە تەدریبمان پێکردن لەسەر نایلۆن لە پێشا پێیان ئەوتن ئاوا ئەوە مەسەلەن باڵەکەی ئاوا بێ لاشەکەی ئەوە سانتین بێ بە وردی یەک ئافرەت لە هەر ڕۆژێکا شتێک کە فێر بوون بۆ نمونە مەکسی فێر بوون ئەو ڕۆژە هەر هەمویان مەکسیەکانیان بڕیوە و بۆ چەند ڕۆژی پێشکۆتایی هەر هەمویان نمونەیان هێناوە لە ماڵۆ بڕیانە لە ماڵۆ دووریانە و ئەوەتانی الحەمدلله جلی کوردیان دووریە کەوایان دووریە سپاس بەخوا مەکسی جوانیان دووریە و هەروە هێلەکیان دووریە سپاس بەخوا نەخشیان لێداوە ئینشاءڵڵە ئەمەلمان هەیە لە داهاتوە شتی جوانتریش بدورن و شتی باشتر فێر بن و ئینشاءڵڵە بتوانن بژێوی ژیانی خۆیانی پێدابین بکەن خوای گەورە دەستیان ڕەنگین کەوە بتوانن محتاجی کەس نەبن لە مەولا ئینشاءڵڵە وە سەربەرزی بۆ خۆیان خەڵک قەرزاری ئەمان بێ و ئەمان قەرزاری خەڵک نەبن ئینشاءڵڵە خوای گەورە لێتان ڕازی بێ و پایەدار بن یاخوا و سەرکەوتوو بن.
بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ خۆی ئەمە لە بەرنامەی بچین و سنگەی گەرمیان ئەمڕۆ کۆتایی بە ئەم خولە خەیاتی هێنراوە بەرنامەی دەڵێن ئێمە لە بەرنامەی بەخشین چەندەها پرۆژەی هەیە لە پرۆژەی خزمەتگوزاری و لە خاوەن لەوز ئەمڕۆژ ئەم جاریان پرۆژەی خەیاتی و مەکینە بوو لە شار و شارژەکان دەست پێ بڕۆ ئەمڕۆژ سپاس بۆخوا لە گەرمیان کۆتایی هاتووە بیرمان کۆ لە بەرنامەی بەخشین چۆنە پلانی هەبوو لەوانە هەر ئەوە نەبێت کە بە مادی دەست پێ بکرێ یان خانووکردن بێ ئەم جارە هەڵماندا ئەو ئافرەتانەی کە سەرپەرشتی نازدارانەکەن دەست بکەن بە فێربوونیش بۆیان بۆ ئەوەی پێویستیان بە خۆیان پێویستیەکاتی خۆیان زیاتر جێبەجێ بکەن و ئەم پلەمان بۆ کردوونەتەوە ماوەی دە ڕۆژە بە هاوکاری ڕێکخراوی سۆز کردومانەوە سپاس بۆخوا کۆمەڵی مامۆستا دەرسیان پێوتونەتەوە بەرهەمێکی باشی هەبوو سپاس بۆەوە بەرهەمەکانیانە کە ئەدینین بە چاوی خۆتان لە ئەنوا شێوە شتیان دووری و جلوبەریان دووریوە و ئەمڕۆژ ئێمە ئینشاءڵڵا مەکینەکانیان بە هەدیە هەرتی ئەدەین بۆ خۆیان بە هیوای ئەوەی بتوانن بەردەوام ئیتر لەبەر ئەیشێکی سوودتر بێ بۆیان ئەمڕۆ قماشەکە زۆر هەرزانترە لە خەیاتیەکە یعنی ئێستا ئەم ئافرەتانە ئیتر ئەتوانن ئەوەی کە هەر نەتوانێت ئەگەر بۆ خەڵکیش بیدوورێ ئەتوانن ئەوانەی کە بۆ خۆیان بۆ ماڵ و مناڵی خۆیان ئەو ئەرکیان لەسەر بێتەوە و هەروەها بە پێویست سێزانین سوپاسی خێرخوازان بکەین ینی ئەگەر ئێمە تاوەکو خێرخوازان بتوانن هاوکار و ئیشی ئەمە بن ئێمە زیاتر ئەتوانین پرۆژەی جۆرا و جۆر تەقدیم بکەین بە فەقیر و هەژار بە بێباوکان خوای گەورە پاداشی خێران داتەوە خوای گەورە چاکە و کردەوەکانن لە ڕۆژی قیامەتا وەرگنە ئینشاءالله تعالی بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55 ئەم جارش بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و بەخشندە بەرنامەی بەخشین بە هاوکاری ڕێکخراوی سۆز لە دەڤەری گەرمیان توانی لە پرۆژەیەکدا لە خولێکی دورمانیدا زیاد لە چل سەرپەرشتیاری منداڵی بێباوک دەست ڕەنگین بکات و فێری دورمانیان بکات. سپاس بۆ ئەوانەی کەەوە هاوکارمان بوون، سپاس بۆ مامۆستایانی خۆل، سپاس بۆ ئەوانەی کەەوە بەشدار بوون لەم خولەدا بۆ ئەوی فێر بن بۆ بژێوی ژیانیان و بۆ پێداویستی منداڵەکانیان. هەر کات ئێوەی خێرخواز و بەخشندە ئەبەخشن، دڵنیا بن بەرنامەی بەخشینیش بەم شێوازە دڵی خانەوادەی هەژار و منداڵی بێ باوک و سەرپەرشتاریانان دڵخۆش دەکات. سپاسان دەکەین کە بەردەوام من لە هاوکاری و کۆمەچەکانتان بۆ بەرنامەی بەخشین. تا بەرنامەیەکی پێتان شاد دەبینەوە، بەخوای پەروەردگارتان ئەسپێرین، هەر شاد و کامەران بن، خواتان نەگەن.